داونتیان ئەمانە هەموو شتێکە خۆن برا سەوزە خۆن دارە خۆن بەردە خۆن و ئەم خەیارەی سا فەردەی بۆ 6,000 بۆیانە کڕم من کە ناوم عەبدوڕەحمان عەبدولکەریمە دانیشتووی شاری دەربەنی خانم بەڵام لەم کانیساردا پێڵەم کانیسار ئەم جێگەیە ئەم پرۆژەمە تەقریبەن پێش 5-6 ساڵتر وەکو حەزێکە بوو لەگەڵ برادەرێکە کۆمەڵێکمان هێنا بەڕاستی لە سەرەتاوە زەرەری زۆرمان لێ کرد بەچکەمان لە ئێرانەوە هێن لەبەرەوە لێمان نەئەزانی خواردن و عەلەف و شتەکەی بدەینێ ئیتر وردە ڕاهاتین ئەلحەمدولایە ئیسا تێگەیشتین حەز بە چیەکە چی ئەخوا کوێی پێ باشە گونجاوە بەڕاستی سنووری کوردستانی خۆمان بۆم ئاژەڵە شتێکی باشە و تەڵەبیشی هەیە بەڕاستی ئەوە لە تەلەڤیزیۆنەکانی تریش باسم کردووە وەکو ئەنتاجیان چییە چینای بەڵام ئەم ئاژەڵێکی پاک و پختەیە دوو سێ سفەتی هەیە لە ئاژەڵەکانی تر یەکەم شوانی نەگەرەکە دووهەم ژێرماڵی نوشتی نەگەرەکە سێهەم گەوڕی نەگەرەکە منەوە چادرەی بینی کە لە دۆست ئەوە دەزستانە جاری وایە دەرەجەی حرارەت تێدە سفر لە زستانە ناچنە ناوی لە هاوینی شار عینی حساب خۆیانە گوجێنەوە زەرعات و ژۆن بۆکردن لەم ئاژەڵە ئەیخۆن و زیاتر ئێمە خواردنەکەشیان ئێمە پێڵێن زەڕات کۆمەڵی خەڵک و سلێمانی پێڵێن گەنمەشامی گەنمەشامیانە دەینێ لەگەڵ گەنم و جۆ و ئەم عەلەفیانە دەنێ و ساڵانەش ساڵی یەکەم و دووەم کە کەوتە هێرکە دوای 2 ساڵ و نیو بیانگایانە کەوتە هێرکە چەند هێرکەیەکە 5-6 تا 10 ساڵی دووەم زیاترەکە 20 ساڵی سێموژە حەسە بە ئەوانەی زیاتر بوویانە و برادرم هەیە لە شوێنەکانی تۆکو مسر و ئەمان لە یوتوب قسە لەگەڵیان ناکەین ئەڵێ تا هەشتانەوە هێرکەکەن ئەمانە ساڵانە یعنی لەمانی دووە هێرکەکەن تامانی هەشت جەهازمانەیە من داومە برادری ماڵی ئەوە بە جەهازەکەی هەیە ئەو بە خوێیەکە و حیسەیە دەمێ کەسێکی تر پەیجیەیە بەچکانەوە بۆ لای خۆیشەی فرۆشی هاوکاری ئەویشەکەم تالاکردین چەند کەسێکمان خستۆتە ئیش و خۆشمان بۆ بێتاقەتی خۆمان و بۆ خۆشی خۆمان و سنوورەکەشی وەبزان یەکەم کەسی نیسا لەم سنوورای ئێمە بەخێوەکەین و تقریبان زیاتر نزگای 20 دانەی گەورەمان هەیە ساڵی داهاتەوە تقریبان 5 میانگە و سێنیەرمانەیە ساڵ نزگای زیاتر لە 150 هێرکیان کردووە ئەنتاجمان نزگای 100 بەچکێکمان بووە ئەلحەمدولایە بەڵام ئینشەڵا ساڵانی داهاتوو وەکو باسیەکەن ئەبێ زیاتر بێ بڵێن هەموو دانەیە 50-200 هێرکە 250 هێرکە هەموو ئاژەڵەکانی تر ساڵێ جارێکە بزاسی چ هێرکەکە زۆرە بەڕاستی هیوادارم خەڵک چاوی لێ بکە و گۆشتەکەشی گۆشتێکی بەتامی باشە کیلۆی 20,000ەکە نەرمەی خاستەن بۆ کەباب و تکە گۆشتێکی بەلەزت و بەتامەوە چکە بۆ سوورەکردن و تشری بۆ ئەمانە نابێ لەبەرەوە گۆشتەکەی مادەی ئەسفەنجی وەکو تەیرە تێر وەزانی بۆ شتانە نابێ بەڵێ وەکو ئەرزم کردمە هێلکانی و 50 شەو نزگەی 50-52 شەوتە لە حدودانە هەڵی تێرێ لە جەهاز نەکو خۆی چکە نابێ کە خۆی ئەو ئەگەر خۆی هێلکەکانی بۆ دانەی خۆی هەڵی تێرێت بەڵام کە 15 تا 15 هێلکەکە ئەنشیوەبانی مانە ئەنتاجی ناوی ئێمە لەبەر ئەوەی ئەنتاجی بێ ڕۆژانە 2 ڕۆژارە 48 سەعات جارێ 50 سەعات جارێ هێلکەیەکەکە هێلکەیشان وەکو باسم کرد کیلۆ 500-600 کیلۆ 400 بانە دائیمە بەڵام ئێمە لەبەرەوەی هێلکە ئەنتاجی زیاتر بێ لەبەریان هەڵیەگرین ئەنە نیێرەکانی چەند وەکو میانەکان شەو ڕۆژ و بانی وانشتکا من تەجربەشم هەیە لەسەر ئەوانە بەڵام حەزمان نەکرد لەبەرەوە ئەنتاجی بێ خۆمان هێلکەکانی خێنە جەهاز و جەهازەکە هەڵی تێرێ و هەڵیشی هێنا دوای 3 ڕۆژ دەستەکەنە خواردن یعنی دوای 3 ڕۆژ 2 ڕۆژ 3 ڕۆژ لەبەرەوە خواردن ناخۆن ئیتر کۆمەڵی عینن وەکو قەل خۆمان کوردەواری پێن قەلەوەکو عەلەشیش ئەوانیش خزمەتیان گەرەکە لە سەرەتاوە ئەبێ کۆمەڵێ پرۆتینات و خواردنیان باش بێت تا ئەوە نەخوارن ڕۆیشە 3 مانگ 4 مانگ ئیتر لە خەم دەرەچێ و خۆشی خۆی ئەناسێ کۆمەڵێشتی خراپ ناخوە سەرە شوشەی بۆدانە لە سەرەتاوە هەر ئاسنیوە شوشەیە کە بریقی ئەو عادەتەی خەرەکە خواردی بخۆی مەعیدەی سەرین بەڵام بەردەخوا خۆڵەخوا من چمەتۆ کاریمان کرا لەو پشتەوە
ئایبنێ من خاگەناچی وەندە قەپیکرێکی مەدەوەن بزانم بە کوژێ بۆ تەجربە نەیکوشتێت چیمەنتووە قەیتر خۆزانی چیمەنتوو ئەمەیە لە زکی ئاژەڵە ئەم نایکوژێ بەڵام شوشە و ئاسن خراپە ئەو چانە یان کوژێ و بەڵام تری وادارم گەر خەڵکی چاو لە ئێمە بکا بتوانێ بەخێی کاوتە ئەم هەموو شتێ سەرەتاکەی تۆزی زەحمەتی هەیە بەس دەخوا بەزێمە زەحمەتەکەمان تێپەڕاندەوە ئێستا تێگەیشتین لێ بڵێ زەحمەتەکە و سەرەتا بڵێم لێ ئەمرێ پێی نازانە کۆمەڵێ پرۆتیناتی گەرەکە هەموو کەس نایداتێ ئەوە زانە جوچکەی کە بەڕڵایکە وان نییە ئەبێ وەختە لە هێرکە هاتە دەرەوە دەرەجەی حرارەی لە 32 کەمتر نەبێ چەند ڕۆژێک وردە تێبووە یعنی هەفتەی یەکەم 32 هەفتەی دووهەم تێبووە 30 هەفتەی عن دەرەجەی حرارەیان هەفتەی سێم و چوارهەمە بێ بووە 25 دەرەجەی حرارە ناوێت سەرمایان بێ سەرمان بێ سەرە مرن تەحمل ناکە لە بەرەوەی گیانی ڕوتە تووکی پێوە نییە ئیتر دوای ئەوچە وردە گەورە بوون ئەبێ کۆمەڵی عەلەفێک و زەڕات و جۆ و کۆمەڵی غەراجی زۆرە بووە بێت تێکڵاویکەی بیان دەیتێت تا ئەوەنە خۆیانن ئەگرن خۆیانان گەینە 3 مانگ و 4 مانگ ئیتر مەگەر وەدار لێیان دێ بمرن نامرن و خزمەتیان بکەی ئەمانە کە گەورە بوون من برادەرمی ئەڵێ بە 7 مانگ خزمەتم کردووە چووەتە 90 کیلۆ یعنی زۆرە بەڕاستی ئاژەڵی بچێتە 90 کیلۆ مەبلەغێ بەڵام گۆشتەکانیان زیاتر ئەمانە ئێمە خزمەتیانەکەین برادێکی ئەو دی و قسەی لەگەڵی کاک ناوێت و ئەوەنە ئەوان وە قەڵەی پێڵێن چاخ ئەوە نایە ئەوەنە چاقی لەبەرەوە هەتا زەعیفێ زیاتر هێلکەکە قەڵەو بێ ئەبنێ بەزێگری هێلکە کەمترەکە ئەو معلوماتێکە ئەوان بە منیانداوە بەڕاستی ڕاستیشەکەن چکای ئەوڵێنی وامەیە 80 تانەوە تێلکە 100 هێلکەکە هینەکەی من ناچێتە 50 هێلکە 40 هێلکە بەڵام هەرچەند منە تەقریبەن ساڵی 3 و 4 هێلکەکەن بۆ گۆشتێکی زۆر نادری هەیە و هەتا دکتۆرەکان باسی ئەکەن ئەم بۆ دەواش ئەبێ چکا گۆشتی ئەمانە گۆشتی تەیرە بۆ کەباب و تکەوەکو باسم کرد زۆر شتێکی باشە و زۆر بەتامە و دۆست و برادرم میوانمان تێ ئەیاندەی نییە بۆ کەسانە گۆشتی ئەمانەش نەرمەکەی کیلۆی 20,000ەکە گۆشتی هیچ هەموو ئاژەڵەکان کە بەرخە 14-15,000 تا 16 نییە ڕەنگە لە سلێمانی تۆزە گرانتر بێ بەڵام لای ئێمە ئەمانە گۆشتیان هەموو شتە گرانترە بەڵێ تامێکی زۆر خۆشی هەیە هیوادارم ئینشەڵا هاتن بەڵام ئێمە چیەکەن ئەمانە یەک سبەتی تریشیان وەکو ئاژەڵی تر نییە بەز و چەوری یعنی چەوریەکەی و لەگەڵ گۆشتەکە جیاوازە یعنی من دانێکمان سەر لەگەڵ برادەرە 101 کیلۆ زنێ قەپان 32 کیلۆ گۆشتی نەرمەی هەبوو 18 کیلۆ چەوری هەبوو یعنی ڕۆنی نەعامە جانە خەڵک نەیگەڕویسا تەڵەبی هەیە ئێستا کۆمەڵی خەڵک ئەیکڕێ تەڵەبی زۆرە بەڕاستی بەڵام من چەوریەکەی نافرۆشین چەورێکە و هەدیە لە بینایەکەمێ ناو بازارڕێت ئۆفیزە بچکەڵێکەکەمە قوتووە بۆ قاچ و قوڵ بۆ دەم و چاو چەورکردن شتێکی زۆر نادری زۆر باش تامی گۆشتەکەی لە چی ئاژەڵی وڵی بڵێم تامی لە هەموو ئاژەڵەکان خۆسرە بەڵام دووگیە بێ دووگی بەرخی تێکەی لە بەرەوکو ئەرزم کردی گۆشتەکەی عینی گۆشتی گوێرەکە ئەوە ڕەشە گۆشتێکی جوانی هەیە خاچەن ڕانەکانی هەرتوو ڕانەکەی گۆشتی هەیە ئەبێ دووگی بەرخی تێکەی لە بەرەوە بە تامەوێ گۆشتێکی خۆشیە بۆ کەباب دەرەجەیەک هیوادارم ئینشەڵا هەموو کەسێ بیکڕێ و ئیسفادەی لێ بکە و چەند شیش گۆشتیش بخۆی دوای 1 ساعت ئەنەمان نەخواردنی نەخواردی ئەمە نەخۆرایە بەڕاستی وەکو ئاژەڵی نیە گۆشتی بەرخ و گوێرە کۆمانەی خۆی تر نانی پێ ناخۆرێت بەس دوای 2 ساعت ئەم برچیتە بێ وەڵای ئینشەڵا هەوڵی لەگەڵا دەین حتمەن من تازە وازی لێ نایرم بەرەو من تەمەنم کرد کۆمەڵی ئیشی شارم پێ ناکری ئەمانە وەخیەکەم و ئینشەڵا ئەنتاجیانی مەسرەفەکەی خۆیان دەرکاو بەڕاستی ئیمساڵ کۆمەڵی خەڵکی ئیسفادەی لێکرێ فرۆشتمانە لە شوێنەکان و داوایەکەن و تەڵابی باشی هەیە هەتا دکتۆرەکانی سلێمانی داوایان کردێت بۆ بەچکە ئەمانە ئەڵێن حەزەکەن بەخوێکردنەوە پیا و تەمەنی کرد باخێکی بێ چەند ئاژەڵێکی پاک و بختەیە وەکو پێم وتی پاشە ڕۆی نییە کەم زۆر ئەمە تقریباً 5 ساڵ هیچ بینی لە ئەرزا ژێرماڵی نەگەرەکە شوانی نەگەرەکە خۆی لەگەڵ ئەم سێوەرەدارانە ئەگونجێنێ و ئاژەڵێکی پاک و بختەی و ئینتاجی باشی بەس لە وڵاتی ئێمە نییە بەڕاستی لە مسر خەڵکی مسر ئەڵێ لە 120 ئەوانەی کە ئیشی فەلاعەتەکەن نەعامە بەخێوەکە لەبەرەوە نەعامە ئەوان ئەم پەڕەی پارەیەک ناخونەکانی پارەیەک پێستەکەی پارەیەکە بۆ جانتای ئافرەتەنڵە باشترین پارەکە
یعنی شتی نییە پارە نەکا بەس لە وڵاتی ئێمە بەس گۆشتەکەیەتی ئیترەوە پەڕەکەی نازانم بەخوا باسی پارەکەن دوو ئۆنێ گۆشتەکەی گرانترە پەڕەکانی